گرنگی بەکارهێنانی سیواک لە مانگی ڕەمەزاندا. مسلمانان لە سەرانسەری جیهان لە مانگی ڕەمەزاندا ڕۆژوو دەگرن، لە بەیانیەوە تا ئێوارە خۆیان لە هەموو خواردن و خواردنەوەیەک بەدوور دەگرن. ئەمە ژواتە زیاتر تووشی بۆنی ناخۆشی دەم دەبن. بەو پێیەی لە کاتی بە ڕۆژوبووندا لیکی کەمتر بەرهەم دەهێنین. لیک ڕۆڵێکی سەرەکی دەگەڕێت لە پاراستنی دەم لە بەکتریا. دەرکەوتووە کە کاریگەریە سوود بەخشەکانی سیواک بۆ پاک و خاوێنی دەم و ددان و تەندروستی ددان یەکسانە. ئەگەر زیاتر نەبێت لەوانەی پەیوەندیان بە بەکارهێنانی فڵچەی ددان و هەویرەوە هەیە. توێژینەوەکە 19 مادەی سروشتی دەستنیشان کردووە کە لە سیواکدا دۆزراوەتەوە و سوود بە تەندروستی ددان دەگەیەنن. سیواک تایبەتمەندی دژە بەکتریای هەیە، وردە زیندەوەرە زیان بەخشەکانی ناودەم دەکوژن، ترشی تانیک پووگ لە نەخۆشی دەپارێزێت، زەیتی بۆنخۆشیش لیک زیاد دەکات. توێژینەوەکە ئاماژەی بەوەش کردووە کە ڕووی سیواک هاوتەری بەو دەتوانێت بە ئاسانی بگاتە نێو ددانەکان کە زۆر جار فڵچەی ددانی ئاسایی ناتوانێت بگات. سیواکەکەت بەم جۆرە بەکاربێنە، نزیکەی سانتیمەترێک لە لقەکە بکرێتە ناودەم و بیجوورە تاوەکو نەرم دەبێتەوە و ڕیشک دروست دەکات. مسلمانان لە مانگی ڕەمەزاندا چەند جارێک بەکاری دەهێنن، پێش خەوتن، لەبەر بانگ، لە کاتی دەستنوێژ پێش دەستنوێژ، لە کاتی ژەمەکان لە شەودا، پێش خوێندنی قورئانی پیرۆز، لە کاتی ئەنجامدانی گەشت و دوای لە خەو هەستان لە بەیانیاندا. سمارت وەرچەرخانە.